ئەو پێشمەرگەیی کە بە پلای زدانەکانیان هەڵکێشا و ئاوی کوڵاویان کرد بە قورگیدا تاکو هەر لەوێ گیانی سپارت. فائق هەڵەبجەیی لە کتێبی کوانووی خەباتدا دەڵێت زستانی ساڵی 1982 سارد و تەڕ و تووشیەکەی بە شێوەیەک بوو کە بەفر دەشتی شارەزووری سپی کردبوو و ڕەشەبایەکی بەهێزی هەبوو. پێشمەرگەکانی ئەو کات لە ئەشکەوتی گوندی نوەر لە پلەکانی سوورما لە پشت قەڵاوە بوون، شەو و ڕۆژیان لەوێ بەڕێ دەکرد. لەو کاتەدا خۆیان لە شەڕی یەکێتی لا دەدا، تەنانەت زۆر جاریش لە دەرەوەی شار و لە ناو شاریشدا یەکتریان دەبینی بە تایبەتی لەگەڵ تیپی شارەزووردا. بەیانیەکی سارد و تەم و کڕێوە بەنیازی ڕۆشتن بوون بۆ گوندی گورگەچیا، بۆیە دەچنە نزیک گوندەکە، بەڵام بێخەبەرە بن کە هێزێکی زۆری یەکێتی پێشتر لە ناو گوندەکە بوون و کەمینیان داناوە. کە دەچنە نزیک گوندەکە ئەکەونە ناو کەمینی پێشمەرگەکانی یەکێتیەوە، دەوریان دەدەن و داوای چەکدانانیان لێ دەکەن. شەهید عەزیز کە یەکێک ئەبێت لە گیراوەکان دەڵێت تەقە نەکەن و چەکەکانتان دابنێن. خەڵکی گوند ئاگاداری ئەوەن کە یەکێک لە پێشمەرگەکان بە ناوی یوسف ئەحمەد نایەوێت چەک دابنێت و بە زۆر چەکەکەی پێدادەنێن. زۆربەی فەرماندەکانی یەکێتی نێوانیان لەگەڵ شەهید عەزیز باش بوو، بەڵام لەو کاتەیە بێ هەڵوێست بوون و هیچ هەڵوێستێکیان نەنواند و دواتر گیراوەکان لە یەکتری جا دەکرێنەوە. ئەوەی کە مەبەستی هێزەکانی یەکێتی بوو یوسف ئەحمەد بوو کە لە گیراوەکانی ترجیا کراوەتەوە و بردوویانە بۆ گوندی 12 ئیمام. پێشمەرگەکانی تریش لە یەکتری جا دەکەنەوە و شەهید عەزیز دەدەنە دەست فەرماندەیەک بە ناوی شەهید ساڵح نەجیلان هەڵەبجەیی کە ناوبرا و خزمی یەکتری ئەبن، بەڵام لەبەرەوەی هەر یەکە و لە بەرەیەک بوون یەکتریان نەناسی بوو. هەرەو کاتە و فەرماندەیە بە عەزیز دەڵێت بڕۆ من چاوپۆشیت لێ دەکەم، بەڵام ئەو ناڕوات و دەڵێت دواتر تۆ دەکەویتە کێشەوە. دواتر عەزیز دەدرێتە دەست پشکۆ نەجمەدین و ئەویش لەگەڵ خۆی دەیبات بۆ سەرکردایەتی، کە لەگەڵ پشکۆ نەجمەدین دەکەنە سەرکردایەتی لەوێ پێیان دەڵێن ئەوە کێیە هێناوتانە، دیارە لەبەر خزم و کە سوکاری نەتانوێراوە بیکوشن. هەرچی یوسفیش بوو کە بردبوویان بۆ گوندی 12 ئیمام لە خواروی گوندی گورگەچیا، لەوێ ئەشکەنجە و ئازارێکی زۆری نامرۆڤانەی دەدەن و بە پلاییس دەدانەکانی هەڵدەکێشن و بە بەرچاوی خەڵکەوە بۆ گاڵتە پێکردن کلاشینکۆفێکی بە فیشەک لە نزیکی دادەنێن، ئەویش لە تاو گیانی دەست دەداتە کلاشینکۆفەکە، بەڵام لەبەر ئەوەی فیشەکی تێدا نابێت سوودی نابێت. دواتر قۆریەکی ئاوی گەرم دەکەن بە قورگی یوسفدا و هەر لەوێ دەیکوژن. یوسف لە عەشیرەتی تاوە گۆزی بوو، کوڕێکی تاقانە کە بە هەتیوی گەورە بوو. ئەم سزانە مرۆڤانەی بەسەردا سەپێندرا لەبەر ئەوەی تاوانبار کرابوو بۆەوەی کە لە ساڵی 1970دا فەرماندەیەکی یەکێتی شەهید کردبوو. بەم شێوەیە یوسفیش بوو بە یەکێکی تر لە قوربانیەکانی شەڕی ناوخۆ و لەبەری شەهیدبوونی لە بەرەکانی دوژمندا بەدەستی براکان بە دڕندەترین شێوە کوژرا.